ئێمە ملەتێکی مەزلومی، ئێمە ملەتێکی مەزلومی، ئێمە لەگەڵ هەموو عالەمی دنیا شتێکی عەداییمان نییە، لەگەڵ هەموو کەس دۆست. جەنەڕاڵ مستەفا بارزانی نەمر باوشی ڕۆحی نەتەوەی کورد وەک خۆرێک دەرکەوت لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیدا و شۆڕشێکی مەزنی بەرپا کرد لە پێناوی هێنانەدی ئازادی بۆ نەتەوەی کورد و ڕزگارکردنی خاچی کوردستان لە داگیرکەران و دروستکردنی کیانێکی سربەخۆ بۆ گەلی کوردستان. بارزانی نەمر زیاتر لە نیو سەدە ڕابەرایەتی شۆڕش و بەرخودانی گەلی کوردستانی کرد. بارزانی نەمر بوو بە کارێزما و ناسنامە بۆ نەتەوەی کورد بە جۆرێک کە توانی ملەتی کورد بە هەموو دنیا بناسێنێت. بارزانی نەمر ئەو سەرکردەیە بوو کە کێشەی کورد لە هەر شوێنێک بوو بێت بە کێشەی کۆی کوردایەتی زانیوە و دوژمنانی گەلی کورد لە هەر شوێنێک بوو بن لە دژیان جەنگاوە. بۆیە بە وەرچەرخێنەری مێژووی بزەوتی ڕزگاری خوازی گەلی کوردستان دادەنرێت. جەنەڕاڵ بارزانی پیاوێکی واقعبیین بوو، خوێندنەوەیکی واقعیانەی بۆ واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەشە بوو. بارزانی بەس لە تاریخی کووردا گەورە نییە، بەس لە تاریخی کووردا لوتکە نییە، تەنانەت کاریگەریەکی سیاسی زۆر گەورەی بەسەر تاریخی وڵاتەکانی دەوروبەری کوردستانیشەوە هەیە، وڵاتەکانی داگیرکەری کوردستانیشەوە هەیە. یعنی من پێم وایە ئەگەر تورک تاریخی سەدەی بیستی خۆیان بنووسنەوە یا ئێران تاریخی سەدەی بیستی خۆیان بنووسنەوە بەبێ باسکردنی بارزانی، پێم وایە ئەو تاریخە کەموکوڕەیەکی زۆری تێئەکەوێت. بارزانی لە گوندێکی دوورەدەستی هەولێر لە بەرزانەوە، یعنی لە ناوچەیەکی زۆر مەحەللی و لۆکاڵیەوە بەرەو جیهانیەت چووە. دیارە ئەم بە جیهانی بوونە شتێک نەبووە کتوپڕ بێ یا سوپڕ بێ یا لە خۆیەوە هاتبێ، بەڵکو ئەمە زادەی کەڵەکەبوونی خەباتێکی دوور و درێژ بووە. بارزانی هەر لە تەمەنی گەنجایەتیەوە، لە تەمەنێکی مێردمناڵیەوە جانێکی شۆڕش گەڕانەی سێوی تیا بووە. ینی بەڕادەیەک مەسەرەن لە بنەماڵەیەکی شێخ و شێخزادەیە بووە. شێخەکان عادەتەن خەڵکیی نەرمونیان و لەسەرخۆ و هاتی و ئەمە بوونە کەمتر ئەو جۆرە گیانی شۆڕش گەڕیان تیا بووە. بەڵام بارزانی لەناو ئەمانە هەڵکەوت بوو بە بارزانیەک هەر لە گەنجێتیەوە جۆرە جیاوازەیەکی تەنانەت لەگەڵ بنەماڵەکەی خۆشیانە هەبوو. ئیتر ئەمە کارێکی وای کرد سەری کێشە بۆ ناو سیاست، بۆ ناو خەباتی ڕزگاری خوازی کورد. بەرزانەکان یا شێخەکانی بارزان لەو شێخانە بوونە کە کەمتر زۆڵمان قبول کردووە، زۆڵمان پێ قبول نەکراوە. دیارە ئێمە کە قسە لەسەر بارزانی ئەەکەین، قسە لەسەر دۆزی نەتەوە یەکەین، پرسی نەتەوە یەکەین. بارزانی حتمما یعنی هەم هیچ کەسێک ئەوە بە ئاسانی ناتوانێت بێتە ناو خەڵکەوە و بێبک بەو کاریزما گەورەیە ئەگەر پێشینە نەبێت. دیارە لەنەوەی شێخ عەبدولسەلامی گەورەیە، شێخ عەبدولسەلامی گەورە لە کاتێکە کە خەڵک نەیزانیوە بیر لە نەتەوە بکاتەوە، ئەو بەرخودانی کردووە تێکۆشاوە لە دژی عوسمانیەکان لە پێناو ئەوەی کە کورد
پێگە و جێگەیەکی هەبێ سەر ڕایەوەی کە شێخ عەبدولسەلامی برای بارزانی شێخ عەبدولسەلامی دووهەم شەهید کراوە لەسەر هەمان دۆزی نەتەوەی کورد دیارە بەرزانی بە مناڵی سەجن بووە یعنی هەر لە سەرەتای ژیانەوە هەستی بە نەهامەتیەکانی میلەتەکەی کردووە هەستی بۆ کردووە کە ئەم نەتەوەیە نەتەوەیەکی بێبەش و مافخوراوە لێرەوە بەرزانی ئیتر لە هەر لە گەنجیە لەو خێزانە گەورەیە کە شێخ ئەحمەدی بارزان کەسایەتیەکی ناودار کەسایەتیەکی کوردپەروەر لەوێوە ئەم هەستی بەوە کردووە کە ئەم نەتەوەیە پێویستی بەوەیە کە کەسانێکی گەورە کەسانێکی وەکو خۆی بەرخودانی بۆ بکەن بۆ ئەوەی نەتەوەی کورد بگەین نەهامەت بارزانی نەمەر بۆ خۆی کەسایەتیەکی زۆر تایبەتی هەبووە کەسایەتیەکی بیرتیژی هەبووە کەسایەتیەکە کە توانیوێتی لە ئاستێکی بڵین بەرتەسکا بیر نەکاتەوە بیری لە هەموو نەتەوەی کورد کردوێتەوە یعنی لە منطقەی بارزان و لە منطقەی بادینان دەرچووە بۆ منطقەی سۆران و تەنانەت بووە بە کەسایەتێک لە هەر چوار پارچەی کوردستانە کاریزمایی ئێو گەیشتووە و خەڵک ڕێزی لێگرتووە. سەرەتا لە چلەمین ساڵیادی کۆچی دوایی جەنەڕاڵی گەورە مستەفا بارزانی نەمر سەری ڕێز و نەوازشدا نوێنین بۆ جانی پاچی شەیدان سەروەریان بارزانی نەمر و کاگی سێمی شەلەیات دیارە مەسلەی دروستبوونی کاریزما لە ناو هەر نەتەوەیان هەر گەلێک یان لە ناو جوگرافیایشی دیاریکراو لە ڕووی سیاسیەوە وابەستەیە بە مێژوویەک کاریزمایەگە خۆڵقێنێ کاریزما لە قۆناغێک لە قۆناغە مێژوویەکان دروستە بێ بەڵام لە پشتیەوە پاشخانێکی گەورە لە خەبات لە شۆڕژێڕی لە بەرخودان هەیە سەبارەت بە بارزانی نەمر لە دایکبوونیەوە لە 1930ەوە کە چای بە دنیا هەڵێناوە لە قۆناغێکا بووە کە ناوچەکەی کەوتوتە بەر هێرش و پەلاماری دژمنانی گەلی کوردستان و لە خانەوادەیەک بۆ خانەوادەکەی خانەوادەیەکی شۆڕژێر بوون لە پێش بارزانی نەمرا ئەوانەی کە لە ناو خانەوادەی بارزان بوون قوربانیان ناوە بۆ گەلی کوردستان قوربانیان ناوە لە پێناوی چیانێکی سربەخۆ یان چیانێک کە تایە کورد بۆ خۆی حاکمی خۆی بێ نەک مەحکومی دەستی هیچ هێز و لایەنێکی دەرەکی بێ بارزانی نەمر لە تەمەنی گەنجێتی بەشدار بووە لە شۆڕش و لە بەرخودان دژ بە داگیرکەرانی کوردستان و نەحەزانی کوردستان ڕۆڵی بارزانی نەمر لە شۆڕشە یەک لە دوایەکانی بارزان بەرچاو و دیار بووە بارزانی نەمر قۆناغی شۆڕشی لە ناوچەیە گیان لە جوغزەیەکی جوگرافی دیاریکراوە گواستوێتەوە بۆ جوغزەی بۆ پانتاییەکی فراوانتر کە ئەویش بریتی بۆ لە کۆی گشتی کوردستان ڕۆڵی گرنگی شۆڕشەکانی بارزان لە وەسانەوە بە دژ ناحەزانی گەلی کوردستان مێژوویەکی پڕ لە سەروەریە مێژوویەکی پڕ لە بەرخودان و پڕ لە فیداکاریە لەبەرەوە بارزانی لە هەناوی ناوچەیەکەوە لەدایک بووە کە ناوچەیەکی شۆڕژێر بووە ناوچەیەک بووە حەزیان یان خولیان بە ئازادی و بەسەربەستی هەبووە وەکو ئاماژەم پێدا بارزانی نەمر لە قۆناغێکا توانیوەتی کە خەبات لە جوغزەیەکی دیاریکراوە بگوازێتەوە بۆ پانتایەکی فراوانتر ئەویش بریتی بۆ لەوەی کە بارزانی نەمر جال لەوەی کە بەشداری شۆڕشەکانی بارزانی کردو بەڵام بەشداریش بووە لە دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد لەسەر دەستی قازی محەممەدی نەمر کە ئەمەش یەکێکە لە خاڵە گرنگەکانی وەرچەرخان لە مێژووی سیاسی کووردا کە لە کوردستانی باشوورەوە بتانی هاوکاری برایانی خۆت بی لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها بارزانیەکان بە شێوەیەکی گشتی ڕۆڵ و کاریگەریان هەبووە لەو شۆڕشانەی دیکە کە لە بەتایبەتی کە لە باکووری کوردستانە هەبووە لەبەرەوە مێژووی دروستبوونی کاریزما بۆ بارزانی نەمر مێژوویەکە وابەستەیە بە دوو حاڵەتی گرنگەوە یەکەم توانای ڕێبەرایەتی کردن و خولیای سربەخۆی خوازی و ئازادی ویستن و هەروەها دەرچوون لەژێر چەپۆکی داگیرکەران و بابەتی دووهەمیش بریتی بۆ لەوەی کە بارزانی نەمر توانیوێتی قوربانی بدا بە ژیانی تایبەتی خۆی و بنەماڵەکەی و خانەوادەکەی لە پێناو ئازادیگەری کوردستاندا ئەم دوو هۆکارە دوو هۆکاری گرنگن دوجار بارزانی وەکو کاریزمایە وەکو ڕێبەرێکی گەورە لە مێژووی بزافی ڕزگاری ئازیگەری کوردستانە بناسێنێت.
بارزانی نەمر هێمای یەکبوونی گەلی کوردستان بووە، تەنانەت لە دوای کۆچی دواییشی بۆتە هێمایەک بۆ خەباتی نەتەواتی گەلی کورد لە هەموو دنیادا. بارزانی نەمر بۆتە پاڵپشت بۆ خەباتی نیشتیمانی گەلی کوردستان. بارزانی نەمر لە ناو میلەتەکەی و لە پێناوی گەلەکەی خۆی داژیا. ناوی بارزانی نەمر لەسەر لاپەڕەکانی مێژووی کوردستان و جیهانیشدا بە زێڕینی ماوەتەوە. بارزانی نەمر درێژە پێدەری گشت شۆڕشەکانی وەکو شۆڕشی شێخ سەعیدی پیران و شێخ مەحموود و قازی محەممەد و ئەوانی تر بووە و مامۆستای قوتابخانەی کوردایەتی بووە بۆ کورد و کوردستان. سایوسێبەری کارێزمایی بارزانی کارێکی وای کرد کە تۆ لە کوردستانە ئەمڕۆ هەموو پێکهاتە نەتەوەیەکانی کوردستان وەکو پێویست شانازی بە کوردستانیەتی خۆیانەوە ناکەن و دەردۆنگون و عاجزن و زۆر جا بێزارن، زۆر بەگلین، بەڵام لە سەردەمی بەرزانیان نا. سیرەکەی موقعی مەسئولیەتی عسکەری و سیاسی دراوە بە تورکمان، بە عەرەب، بە غەیری کورد. ئاینەکان بارزانی بە هیچ جۆرێ جیاوازی ئاینی نەکردووان لە ناو هێزی پێشمەرگەی خۆیان، لە ناو حیزبی خۆیان. گرنگ ئەوە بووە ئەو خەڵکە هەست بە کوردستانیەتی خۆیان بکەن. تەنانەت هێزی پێشمەرگی کوردستان ڕاستە مەسەلەن سنووری جۆغرافیای شۆڕشەکەی بارزانی زیاتر کوردستانی عێراق بوو، بەڵام سنوورە معنەویەکەی بارزانی بوو بە سەرۆک لە سەرکردە تێپەڕی. یعنی هەرچەند لە ڕۆ مەیدانەکەیەوە سەرکردەیەکی سیاسی مەیدانی زۆر گەورە و واقعبین بوو، بەڵام لە ڕۆ معنەوەیەکەوە سەرۆک بوو، سەرۆکی هەموو کورد بوو. کوردی هەموو پارچەکان سەرۆکایەتی بارزانیان پێقەبوڵ بوو، بەبێ ئەوەی مەسەلەن کۆبنەوەیەک بکرێ یا قەرارێک بدرێ یا بە ڕاپرسیەک ئەمە بکرێ. هەنێ خەڵکەکە معنەویان بە بەرزانی و بە سەرکردایەتی و بەڕابەرایەتی جەنەرال بەرزانی ڕازی بوون و بە جەنەراڵێکیان نەزانی کە ئومێدی گەورەیان پێی بوو. لە شۆڕشەکانی کوردستان بە تایبەتیش ئەو شۆڕشانەی کە بارزانی نەمر سەرکردایەتی کردو بە تایبەتی شۆڕشی مەزنی ئەیلول کە شۆڕشێکی دوور درێژ بوو، شۆڕشێکی بەرهەمدار بووە. دەبینی جال لە کورد وەکو نەتەوە بەشێک لە برا عەرەبەکان پێشمەرگایەتیان تیا کردووە، کریستانەکان پێشمەرگایەتیان تیا کردووە، ئەرمەن پێشمەرگایەتی تیا کردووە، تورکمان پێشمەرگایەتی تیا کردووە. واتە لە دەوری شۆڕش مۆزاییکێک لە فرەڕەنجی و فرەدەنجی نەتەوەیی ئاینی ئاینزایی وجودی هەبووە کە ئەمەش بۆ خۆی ئەوەیە کە تێپەڕاندنی ئەو قۆناغەیە کە هەموو ئەو ڕژێمانی کە بەرەنگاری کوردەبوونەوەیان هەوڵی ستەمکاریان لە کورداوە ویستویانە جەنگەکان و شۆڕشەکانی کورد بە ئاراستەیە کابرن کە ئەم شۆڕشانە لە نێوان دوونەتەوەیە. بەڵام ئیستیعابکردنی خەڵکی غەیرە کورد چ لە ڕووی نەتەوەیی چ لە ڕووی ئاینی و ئاینزاییشەوە لە ناو شۆڕشەکانی کوردیا و هەروەها وجودی ئەوان و ڕۆڵ و کاریگەریشیان لەگە بارزانی نەمرا دەرخەری ئەوە بووە کە ئەم جەنگانەوەیان ئەو شۆڕشانە دژی ڕژێمەکان بەرپاکراوە نەک دژی نەتەوەکان. بارزانی توانیوێتی لەوەکو لە بەتایبەتی لە ڕێبازی نەقشبەندی توانیوێتی ئاین بەکاربێنێ بۆ مەبەستەنە، یعنی ئاین و نەتەوەی بەیەکەوە گرێداوە کە ئەمە کەم کەس ئەتوانن ئەمە بکەن. ئاین و نەتەوە بەیەکەوە گرێداوە و بەکاری هێناون هەردووکیان لە پێناوی چییە؟ لە پێناوی گەیشتن بە ئامانجە نەتەوەیەتەکان. ئەمە گرنگی بارزانیە من کە زۆر لەسەر ژیانی بەرزانی خوێنمەوە بەردەوامیش دەخوێنمەوە. یعنی ئەگەر بە پێوەری ئەو کاتە ئێمە ئێستا زۆر دنیا زۆر جیاوازە، ئەو کاتە ئەم پیاوە
ئەم پیاوە بیری ئەو پیاوە ئەوەندە بەرفراوان بووە ئەوەندە یعنی شتێکم خوێندۆتەوە کاتی خۆی کابرایە کە لە کەیجیبی بەرپرس بووە لە قازی محەممەد ڕەحمەتی خوای لێ بێەوە لە بەرزانی ڕەحمەتی خوا لە هەردووچیان بێ ئەو لە مزەکراتی خۆیان نووسوێتی دەڵێ کە کاتێک ئێمە لە چلەکانە کۆنگرەی ئەمریکا بریتانیا ڕووس لە تارانە بێ بە هەر شێوازێک بێ ئەم کابرایە لە مەهاباد دانیشێ ئەڵێ فەرمانم بۆ هاکە بگەینە تاران ئەڵێ من نەمەزانی ئەو کابراایکی کەیبیژی و مخابراتە بەس ئەمر تەنفیزەکە بۆچی ئەمانەتانەوێ ئەڵێ کە چوین شەوەکە ئەو کاتە چرچەڵ ئەوەی بڵێن سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ڕووسی ئەو کاتە کە بڵێن ئیتحادی سۆڤێتی لەوێ دەبن ئیتحادی سۆڤێتی ستالین لەوێ دەبێت ئەڵێ شەوتی سەعات 12 ئەمەوێ بارزانی و قازی محەممەدم بۆ بێنی ئەڵێ قازی محەممەد بەو ئەدەبوو هینی خۆی قسەی کرد ئەمانە ئەڵێ بەڵام لە ڕووی دنیابینی و تێگەیشتن ئەڵێ قازی محەممەد چەند ڕۆشن بیر بوو ئەڵێ بەڵام لە ڕووی سیاسیەوە ئەڵێ هەستم کردمە لە مستەفا زۆر خەریکە ئەودی و قازی محەممەد بکەوێ ئەمە قسەی ئەوە و من ئێستش ئەو جەریدەی ماوە لە شەرقی ئەوسەد ئەو مزەکراتە بڵاو کڕابووە لە جەریدەی شەرق ئەوسەد لەناو کتێبشتا لێ من بووە بەڵام هەر کاتێ بگەڕم دەیدۆزمەوە ئەڵێ یعنی ئەڵێ زۆر بۆم دەرکەوت ئەم کابرایە ڕۆیای دنیابینیەکەی زۆر بەرفراوانە بە تایبەتی لە ڕووی سیاسیوانێ کەواتە بەرزانی بەڕاستی من ئێستا شەرمەکەم لە بەردەمی ئەوەیە کە من بێم شیکاری بکەم لەسەر بەرزانی چونکە بەرزانی ئەوەندە گەورەیە کە پێم وانەیە ئاستی ئێمە بتوانێت شیکاری لەسەر شیانی ئەو بیری ئەو بکات بارزانی لە بنەماڵەیەکی ئاینی بووە لە بنەماڵەیەکی شێخ بووە تەریقەتی نەقشبەندی یەکێکە لەو تەریقەتانەی کە من پێم وایە هەوڵێکی سەرەتاییە بۆ کورداندنی دین هەوڵێکە بۆ کورداندنی دین لەبەرەوە نەقشبەندێت ڕێژێکی لە کوردایەتی لە پەروەریایە ئەلوێەوە بارزانی مەسەن پەروەردە ئاینیەکەشی بەستۆتەوە بە پەروەردە سیاسەکەەوە بەنسبەت ئەو ناجێک کە حیزباتی وەسیلەیە نەک هەدەف بێ ئەوە ناجێکە وابەستەیە و هەڵقڵاوە بە ڕێبازی بارزانیەوە ئێساش ئەو ناجە بە هەمان شێوە لە لای جەناوی سەرۆک بارزانی بەردەوامە کە حیزباتی یان دروستکردنی حیزبێکی سیاسی وەسیلەیەکە تۆ پارتیشی سیاسی یان یەکەیەکی سیاسی منەظەم دامەزرێ وەکو میکانیزمێک بۆی کە تۆتیا کۆمەڵێک هێڵی گشتی دابنی بە ئامانجێکی گەورە بگە کە ئیش بریتی بۆ لە قۆناغی ئازادی خوازی یا قۆناغی دەرچوون لە ژێر دەستەی لەبەرەوە بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبێکی سیاسی کە دامەزراوە لە چەند خاڵێک ئاگە کورتی بکەمەوە کە لەسەر دەستی بارزانی دامەزراوە یەکەم ئامانج لێ ئەوە بووە کە شۆڕژێڕی تەنها لە قاڵبی چوارچێوەی عەشەتێکی دیاریکراوانە بێ و لە چوارچێوەی مەسەن بنەماڵەیەکی دیاریکراوانە بێ بەڵکو پارتیشی سیاسی هەبێ بۆ بەڕێوەبردننی ژیانی سیاسی ئەو کاتی کۆمەڵگەی کوردی کە تا ئەساژ ئەم پارتە مەوجود و 72 ساڵ تەمەنی تێپەڕاندووە خاڵی دوو هەم بۆیە ئەم حیزبە وەکو ئامانجێک سیر نەکرێ وەکو میکانیزمێک سیر بکرێ بۆ گەیشتن بە ئامانجە گەورەکە لەبەرەوە بارزانی نەمر لەم چوارچێوەیە لە دەرەوەی حیزب و لە ناوەوەی حیزبیش توانیوێتی مامەڵە لەگەڵ کەسایەتیەکان و هەروەها لەگەڵ نخبەی ڕۆشنبیر و کەسایەتی دیاریەکانی ناو کوردستان و دەروی کوردستانیشگا تەنها ئەم مامەڵەکردە هۆکارەکەی ئەوە بۆ کە بتوانێت بگا بە گەیشتن بە تحقیقی هەدەفەکەی کە بریتی بۆ لەوەی کە کوردستانێکی سەربەخۆ و دەرچوون بێ لە ژێر دەستەی. بارزانی نەمر لەبەرەوەی ئامانجێکی گەورەی هەبوو و ئەو ئامانجەش تەنها بەوە بەدیە هاوکەناوماڵی کوردیە گرتو و یەکڕیز بێ لە بەشێک لە قۆناغەکانی مێژوو لە هەندێک هەڵا لە هەندێک خیانەت بەڕاستی بوراوە بۆ ئەوی کە ناوماڵی کوردیە گرتو بێ و ئامانجە گەورەکە بریتی بۆ لەوەی کە دژایەتی
ئەو ڕژێمە سیاسی گەورانە بکرێت کە هەوڵی سەرکوتکردنی کوردستانیان ناوە نەک خۆ مەشغوڵکردن بە هەندێک خلافاتی ناوخۆیەوە. ئەشبینی دوجار لە کۆی گشتی هەموو خلافاتانی کە لە ناوەڕاستی شەسەکانی سەدەی ڕابردوو ڕویان داوە حەق لای بارزایی نەمر بوو، چونکە دوجار هەموو ئەوانی کە لایەندا لە ڕێڕەوە شۆڕژێڕێکە داوای لێ خۆشببوونیان لە بارزایی نەمر کردووە کەوابێ بارزانی نەمر بووە توانیوێتی واقعی سیاسی و هاوکێشە سیاسیەکان و پێداویستەکانی کۆمەڵگەی کوردی و ضرورەتی شۆڕژگەڕی لەو کاتە باشتر بکەنێتەوە لە هەموو ئەوانی دیکە کە لەسەر گۆڕەپانە سیاسەکە بوو. بەرزانی هێزی سەرەکی چەکداری کۆمار بوو، پارێزەری کۆمار بوو، کۆمەڵێ ئەفسەری گەورەشی لەگەڵام بوو. ئەو نییە بەرزانی هەر بە تاقیتەنیا خۆی جەنەرال بێ، کۆمەڵێ زابتی دەرچوو کۆلیژی ئەفسەری عێراقیشی لەگەڵا بوو کە ئەوانش هەمویان کورد بوون و ئەمانزانی ئەوانی چەند. بەڵام تەجروبەی ژیان بەرزانی کردبوو بە جەنەرالێک لە هەموو جەنەرالە عسکری ڕاستەقینەکان بە تەجروبەتر بوو، وریاتر بوو. تەنانەت ئەو ئەفسەرە گەورانەی عێراق کە لەگەڵ شۆڕشا بوون لەگەڵ بەرزانیا بوون بەڕابەرایەتی عسکری بەرزانی ڕازی بوون. بۆیە بەرزانی کە بوو بە جەنەرال یا لەقەبی جەنەراڵیان پێبەخشی ئەمە شتێکی زیادە نەبوو، پڕ بە پێستی واقعی ئەو ڕۆژەی خۆی بوو، چونکە هێزی سەرەکی بەرگری لە کۆماری کوردستان هێزەکەی بارزانی بوو. بارزانی هەمیشە لەگەڵ خەڵکی فەقیر و هەژار بووە. من ئەگەر نمونەیەک کرد بۆ بژێڕمەوە، کاتی دێتە سەنگەسەر و دێتە بیتوێن و ئەو ناوە کۆمەڵێک پیا و ماقۆڵ و بەتایبەتی ئەو کاتە بەگلەرەکانی ئەو کاتە کۆمەڵێک هەبوون شێخش بوون بەڵام ئیشی دەرەبەگیان یعنی ئیش بەگلەر بوون، یعنی لە منتیقەی سرۆچک و ئەو ناوەوە ئەڕۆن کە من ناوەکانی زۆریان لام پارێزراوە دەچن بۆ خزمەتی بارزانی لە ڕانیە. عادەت وایە ئێستاش کە یەکێک گەورایە خەڵگەڕوا هەرکەس بۆی بەبەستی خۆی دەڕوا بەبەستی ڕەم بێ کوردایەتیش نەبوو بێ. یەکێک لەوانە خۆعافریکا پار مەلایەک بوو، دۆستی ئێمە بوو، وتی من لەگەڵیان بووم وەکو مەلایەک، وتی ئەو بەگلەرانە ئەو شێخانە وتیان جەنابی بەرزانی ئێمە هاتوین بۆ خزمەتی تۆ چی ئەمرەکەیت، چی پارە سیلاح چی ئەمانە. وتی بەرزانی فێریکی کردن، وتی من هیچ شتێکم ناوێت لەیەوە تیجارە پێشەکەی پێوتیەوە بۆ زەحمەتتان کێشاوە، زۆرم پێ ناخۆشە لەوە ماندوو بوون و هاتوون بۆ ئێرە، دوایەوە من هیچ شتێکم لە ئێوە ناوێت، ئێوە زۆرتان خاوەنی ئەم بڵین ئەملاکن، خاوەنی زەوی کشت و کاڵین و جوتیار لە بەندەستانە، جۆرێک لە دەرەبەگایەتی و ئاغاتی، بەڵام ئەو بە شێوەیەکی زۆر ئەدەبیانە پێیان ئەوەی من ئەمەوێت لە ئێوە لەگەڵ ئەوانە باش بن، ئێوە لەگەڵ منە. یەکێک لە گەورەیەکانی بەرزانی ئەوەی ڕۆژ ڕۆژان پێشمەرگەکانی بەجێ نایەڵێ. بەرزانی پیاوێکی متەواضع بوو، هەر سنگەرێکی شت ببردایە کوردایەتی تیاوکرێ زۆر بەلایەوە تەبیعی بوو، چی لە سنگەرەکانی خوارەوە بوو بێ، چی لە سنگەرەکانی سەرەوە بوو بێ، ئەم پیاوە کاری خۆی کردووە. گرنگ ئەو سنگەری کە ئەو هەڵی بژاردووە سنگەری کوردایەتی بێت، تەنانەت لە حیزبایەتیشە. بارزانی حیزبی بە وەسیلە داناوە، قەت حیزبی بە هەدەف دانەناوە. کۆمەڵێ مستەشاریشی هەبووە کە نوێنەری بارزانی بوونە بە هیچ جۆرێ پارتی نەبوون. ڕاستە مەسەلەن حیزب بۆ ڕێکخستنی کاروباری شۆڕش بووە، بەڵام حیزب لای بەرزانی هەدەف نەبووە، حیزب وەسیلەیەک بووە بۆ ڕیشاژۆکردنی جانی نەتەوەپەروەری لە ناو ملەتەکەیە. یەکێک لە سەبەبەکانی بەکارێزمەبوونی بەرزانی ئەوە بوو ئەمەنەی بێرکردنەوەیکی نەتەوەیانە بوو، بێرکردنەوەیکی حیزبی تەسک نەبووە، زیاتر بێرکردنەوەیکی نەتەوەیانە بووە. ئەمجا سیرکە بارزانی جێی لە دەوری خۆی کۆکردەوە، هەموو خەڵکی کوردستان بە هەموو ئاینزاکانەوە، بە هەموو ئاینە جیاوازەکانەوە، بە هەموو پێکاتە نەتەوەیەکانەوە بە سایە و سێبەری بارزانی زۆر ڕازی بوون. بە ئاسانیش گیان ئەبەوە هەچ کەس بە پێی توانای خۆی دەوری کاریگەری ئەدرایە. هەمیشە مەسلەی پلە و پۆست و ئەوانە لای بارزانی نەمر وەزیفەیەک بووە کە باخێکی ئەوتویان نەبووە. وە بارزانی نەمە گرنگ ئەوە بووە کە چۆن بتوانین بە چ میکانیزمێک بتوانین ئامانجە گەورەکە بەدیبێنین.
ئەو ئامانجە گەورەیە لە هەر پلەیەکا بیان لە هەر پۆستێکایە بارزانانی نەمر ئەوەی بەلاوە گرنگ نەبووە بەڵکو ئەوەی بەلاوە گرنگ بۆ ئامانجەکە بەدی بێ وجودی بارزانانی نەمر لە دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد و هەروەها هاوکاریکردن و یاریدەدرێتی بۆ قازی محەممەدی نەمر لەو ڕوانگەیەوە بووە کە ئامانج گەورەترێکە و ئامانجەکە بریتە لە سربەخۆیی کوردستان و دامەزرانی شیانێکی سیاسی سربەخۆ بۆ کوردستان نەکبوونی بارزانین لە پلەیەکیان لە پۆستێکیان لە وەزیفەیەەکە توانای بارزانی بۆ ڕێبەرایەتیکردن گەورەتر بۆ لە پۆستەکان لەبەرەوە دەبینی ئەزمموی سیاسی ژەنەڕاڵ مستەفا بارزانی ئەزمونێکی هەم سیاسی بۆ هەم کۆمەڵاتی بۆ هەم ئیداری بووە هەم ئابووری بۆ هەم ڕێبەرایەتیکردن بووە کە گرنگترین حاڵت لێرە ئەوەیە جەختکردنەوە بۆ لەسەر بەدیهێنانی ئامانج واتە ئەم حاڵەتە زۆر گرنگە کە تەچیدی لەسەر بکرێتەوە بەدیهێنانی ئامانج مهمترین ئەو حاڵەتانە بووە کە بارزانی نەمر هەوڵی بۆ داوە نەک مەسەلی پلە و پایە و پۆست ئەگەر مێژووی سیاسی کوردی شرۆڤەیەک بکەیە بینی بۆ نمونە وەکو وەڵامێک بۆ ئەو بابەتە ینی کە ماڵی بارزان یان خانەوادەی بارزان و ئەو ڕێبازەش کە ڕێبازی بارزانیە هەمیشە پلەپۆستیان بەلاوە گرنگ نەبووە ئەگەر نموزەجی شۆڕشی ئەیلول وەربگری بە نمونە ئەبینیت کاتێک کە ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 ئەنجامدرێ چێ جەنابی سەرۆک بارزانی چه جەنابی کاگیدریسی هەمیشە لەیات دوو گەنجی بە توانای سیاسی پێشکەوتوو بوون و پێشمەرگایەتیان کردو و ئەزمموی خەباتی سیاسیان لەگە بارزانی نەمر هەبووە بەڵام کاتێک کە پۆست و پلە و پایە وەرەگیرێ لە حکوومەتی عراقی جەناوی بارزانی نەمر یەکێک لە کوڕەکانی خۆی تەرشیح ناکە بۆ هیچ پۆستێک بۆ هیچ مەکانەتێک لەبەرەوە خولیای بارزانی خولیای سربەخۆیی خوازی و ئازادی خوازی و هەروەها دەرچوون بۆ لە محکومیت و بۆ ئەوی کە کورد خۆی حاکمی خۆی بێ نەک محکومی دەرسی هیچ گەلێکی کە بێت لەم ڕوانگەیەوە بینیت کە فەلسفەی بارزانی بۆ خەباتکردن گەورەتر بۆ لە پۆست و پلەپایە ڕێکەوتنامەی 11 ئازار بەرمەبنای شۆڕژێڕی و ڕۆحی تەحەدای خوازی کورد بوو بۆ دەرچوون لە ژێردەسەی ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە حکوومەتی و کاتی عراقی ناچار کرد بۆی کە ئامادە بێ لە باتیەوەی کە بژاردەی جەنگ هەڵبژێرێ بژاردەیەشی ئاشتیانە و سلمیانە هەڵبژێرێ کە ویش بریتی بۆ لە ڕێکەوتن و ئەم ڕێکەوتنە نەتیجەی ئیرادەی گەلی کوردستان بۆ ئیرادەی شۆڕژگەڕی گەلی کوردستان بووە کە لە 11 ئەیلولی 1960 جەنابی مستەفا بارزانی نەمر شۆڕشی ئەیلولی بەرپا کردووە تا ئاگاتە 11 ئازاری 1970 کە حکوومەتی عراقی ناچارە بێت ڕێکەوتن بکە ئەم ڕێکەوتنامەیە لە ڕووی سیاسیەوە گرنجیشی زۆری هەبوو لە یەکی ئاداری ساڵی 1970 جەنەڕاڵ مستەفا بارزانی نەمر لە وڵاتی ئەمریکا کۆچی دوایی کردو لە ڕۆژی 4 ئاداردا تەرمی پیرۆزی بارزانی نەمر گەێنرایەوە شاری شنۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێ سەدان هەزار کەس لە پێشوازی تەرمی بارزانی نەمردا بوون لە 6 دەی ساڵی 1993 لە ڕێوڕسمێکی گەورە و شکۆداردا و لە پێشوازێکی یەکجار گەورەی جەماوەریدا تەرمی نەمران بارزانی نەمر و کاکە ئیدریسی هەمیشە زیندوو لە پێنجوێنەوە تا سلەیمانی و هەولێر و ناوپەرلەمانی کوردستان و تا بە خاکسپاردنیان لە مەزاری نەمران لە زێدی خۆی لە بارزان لانەی شێران بە خاکسپێردان لا دیرۆکی نەتەوایەتیماندا بارزانی نەمر باوشی ڕۆحی نەتەوەی کورد و سومبولی نیشتیمانە.